پامی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بۆ زیندانیانی سیاسی. زیندانیانی سیاسی هاوڕێیانی دڵسۆز و خۆراگر لەلایەن کۆنگرەی هەژدەی کۆمەڵەوە درودی بێپایان دەنێرین بۆ ئێوە و بنەماڵە سەربەرزەکانتان. بەداخەوە کۆنگرەی کۆمەڵە لە بارودۆخێکدا بەڕێوەچوو کە بەدەیان کەس لە ئێوە لە کاتێکدا کە پێویست بوو هەر ئێستا و شان بەشانی ئێمە هاوڕێیانتان لە ڕێبەری و هیدایەتی خەبات و ناڕزایەتیەکانی ڕۆژانە بۆ ڕووخاندن و لە گۆڕنانی دەسەڵاتی فاشیستی مەسهەبی زاڵ بەسەر ئێراندا دەور و نەخشی کاریگەر و بەرچاو بگێڕن لە ئێستادا لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدا دەست بەسەر و ڕاگیراون. بوونی ئێوە لە ناو بەندیخانەکاندا هاوکات لەگەڵ وتنەوەی دروشمی ئازادی بۆ زیندانیانی سیاسی هێمایەکە بۆ ڕەوابوونی داخوازیەکانی ئێوە و جێگە و پێگەتان لە ناو دڵی ملیۆنان خەڵکی کرێکار و زەحمەتکێش. هەروەها هاوکات نەفرەت و ناڕەزایەتیەکی گشتیە دژ بە سیستمێکی چینایەتی کە جگە لە زیندانوان و بەکارهێنانی ئامرازەکانی سەرکت و داپلۆسین بۆمانەوە و درێژەدان بە دەسەڵاتی خۆی هیچ ڕێگایەکی دیکە شک نابات. دوور نییە ئەو ڕۆژەی کە بەهۆی خەبات و ناڕزایەتیەکی گشتی و بەربڵاوی کۆمەڵانی خەڵک دەرگای زیندان و سیاچاڵەکانی سەمکاری مەسهەبی تێک بشکێندرێت و بە چەپکە گوڵی ئازادی لە ملدا و بە پێشوازی گەرمی خەباتکاران و شۆڕشگێران سەربەرزانە بە باوەشی گەرمی بنەماڵەکانتان شاد ببنەوە. جارێکی دیکە درود دەنێرین بۆ خۆراگری و ئیرادەی پۆڵاینی خۆتان و بنەماڵە سەربەرزەکاتان. کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بە فرانباری 1400 هەتاوی بەرامبەر لەگەڵ مانگی ژانویەی 2022 زاینی